هەرچەندە بڕیار بۆ حکوومەتی هەرێم 30 کەس بۆ نەخۆشخانەی بیارە لە سنووری پارێزگای هەڵەبجە دابمەزرێنێت. بەڵام ئێستا لەلایەن لیژنەیەکەوە بەبێ ئەوەی مافی خۆبەخشان ڕەچاو بکرێت ژمارەی دامەزراوان بۆ 130 کەس بەرز کراوەتەوە. ئەمەش بووەتە جێگەی ناڕزایی خۆبەخشان و دەرچوانی بەشە تەندروستیەکان. بەو هۆیەوە گرد بوونەوە و داوای مافەکانی خۆیان کرد. زیاتر لە 5 ساڵە لە خۆبەخشم یەکەم جار فۆرمیان ڕاگەیاند بۆ 30 کەس بۆ نەخۆشخانی بیارە. هەبوو ئەوە نەبێ ئومێد بوو لەو 30 کەسە هەر پڕی نەکردبوویەوە. دوایش قەرار هاو کە 100 کەسی کە دامەزێن ئەم سەدەیان بەبێ ئەوەی جارێکی کار فۆرم ڕاگەێنەوە ئەم سەدەیان تێکەڵ بەم 30 کرد. هەیە هەر فۆرمی پڕ نەکردوێتەوە باشە بە ئارەزوی خۆیان ئەوەی خڕیجی پێشتر بێدانراوە. فەرمانی ویزاریان بۆ بەشێکی زۆری کردووە لە ژێرەوە ئەوەی کە چەند ساڵە خۆبەخشە ئەو فەرمانە ویزاریە غەدرێکی زۆری لە هەموو خۆبەخشەکانی تر کردووە. من خۆم یەکێکم ئەوائیلم 2 ساڵی خۆبەخشی مەیە 4 ساڵیشە تەواوم کردووە. ئەم خاڵانە بۆ من زۆرە ینی هەر نییە بەس دانیشم بە خاڵی خۆم من دامەزرێ بەڵام هیچ شتێ پەرستاری. بەپێی زانیاریەکانی پەیام لەو لیستەی بڵاو کراوەتەوە ناوی تێدایە لە دەروی وڵات سەرقاڵی خوێندنە. لە ئەمان لیستدا ناوی دوو برایە کە لە دەرەوەی پارێزگای هەڵەبجەدا دەنیشتن و بەیەکەوە دامەزرێنراون. تەندروستی هەڵەبجەش دەڵێت ئەو کارە لە ڕێگەی لیژنەوە کراوە و دەرگای سکاڵاش کراوەتەوە. ئەمە تەنها ئەو زانیاریانەیە کە ئەو 130 نەفەرە تەقدیمیان کردووە هاتووەتە پێشەوە و لە خاڵبەندیا لە پێشی پێشن دوایەوە تەمان وردبینیەکرێ و چێکەکرێت لە چێکردن و وردبینیکردن ئەو کاتە هەر کێشەیەک یا خەرە لێک یارێکێکە بوو خۆی لەگەر ڕاگەان نەکا بۆیە دەرگای سکاڵادانراوە لینچێک بۆ سکاڵادانراوە بۆ ئەوی ئەگەر یەکێک هاوڵاتیەک ئەگەر ئەوانەی کە ناویان نهاتوێتەوە گزگلەیانەیە گازندیانەیە لەو لیکا سکاڵاتۆ مارکەن. بڵاوکردنەوەی لیستەکە کاردانەوە و ناڕزایەتی ژمارەیەک ڕێکخراوی مەدەنی و هاوکات لقی هەڵەبجەی سەندیکای پزیشکانی بەدوای خۆی داهێناوە. دامەزراندنی 130 کەسە بۆ بەرەبراتی گشتی تەندروستی هەڵەبجە کە ئێمە پێمان وایە ئەم پرۆسەیە بە تەواوەتی ناشەفافە و پێویستە هەڵبوەشێنرێتەوە ئەو زوڵمەی کە لە دەرچوانی دانەمەزراو و هەروەها کارمەندانی تەندروستی کراوە بەڕاستی پێداچوونەوەی پێ بکرێت و ماف بۆ مافخوراوان بگەڕێنێتەوە. هەرچەندە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە لەسەر داوای خۆی بڕیار بوو کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی گرێ بدات و ڕوونکردنەوە لەبارەی بابەتەکەەوە بدات. بەڵام دوای ئامادەبوونی میدیاکان بەڕێوەبەری گشتی لە بەڵێنەکەی پاشگەز بووەوە. بەپێی وتەی دەرچوان و خۆبەخشانی تەندروستی بڕیار بووە تەنیا 30 کەس دابمەزرێنرێت. بەڵام دواتر لیستەکە ناوی 130 کەسی تێدا بڵاو کراوەتەوە کە ئەوان پێیان وایە تەواو ناشەفافی تێدایە و ڕەچاوی پێوەرەکانی خاڵبەندی تێدا نەکراوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.